ڕاگرتن و دواخستنی دابەشکردنی موچە بۆ کاتێکی نادیار لەلایەن وەزارەتی دارایی بە بیانووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا نیگەرانی و ناڕزایەتی فەرمانبەرانی لێ کەوتۆتەوە. بەشێکیشان گومانیان لە نێتی حکوومەت هەیە و پێیان وایە حکوومەت دەیەوێت بەو پاساوە موچەی ئەو مانگەشیان پاشەکەوت بکات. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش دەڵێت ڕاگرتنی موچە جێگەی قبوڵ نییە. حکوومەت بەو بڕیارەی هێندەی تر دەرونی موچەخۆرانی ڕوخاند، بۆیە پێویستە لە دابەشکردنی موچە بەردەوام بێت، لە هەر گەڕەکەیەک نووسنگەیەک بکاتەوە بۆ دابەشکردنی موچە. خەڵک بخۆی لە ڕووی دەرونیەوە تێکشکاوە لە ڕووی دەرونی تەندروستیەوە و هەروەها لەگەڵ ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە کە باز لە ڕووی دەرونی تەندروستیەوە بکەین کە خەڵک تێکشکاوە دەبین جۆڵی بازاڕیش ڕاوەستاوە، بۆیە خەڵک دوو جاریانی دەرونی تێکشکاوە. ئەگەر بێ موچەشی پێنەدەی 3000 تۆ دەرونی خەڵک تێک دەشکێنی، حکوومەتی هەرێمی کوردستان لە هەر بارێکی لە ناکاو کە دێتە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە دێتە ناو هەرێمی کوردستان دەبێت پلانی بەدیلی هەبێ بۆ مەسەلەی موچەخۆران. چۆن حکوومەت پلانی هەبووە کە سەوزە و میوە بە دلیڤەری بگەێنێتە ماڵان، دەکرا پلانێکی لەو شێوەیەش هەبوو بای بۆ موچەخۆران. خۆ حکوومەت بە یەک ڕۆژ هەموو وەزارەتەکان دابەش ناکە موچەی هەموو وەزارەتەکان. ڕۆژێک کە ئیمڕۆ وا دەکەی بوو وەزارەتی پێشمەرگە دابەش دەکرا لە هەموو محافەزەکان نووسنگەیەک بکاتەوە یان لە ڕێی مختارەکان لەوێوە لە هەر گەڕێکێک هەر محلەیەک موچەخۆری لێ سەر بەو وەزارەتەیە بێ موچەی خۆی وەرگێ. یعنی پێم وایە طریقەکان ڕێگاکان ڕێگای ئاسانن، بەڵام من گومانم لە نیەتی حکوومەت هەیە کە بیەوێ موچە بدات. یەکەتی مامۆستایانی کوردستانیش ناڕازین لە بڕیارەکەی وەزارەتی دارایی، دەڵێن ئەو بڕیارە بێمتمانەیی لە نێوان فەرمانبەران و حکوومەت دروست دەکات، بۆیە پێویستە وەزارەتی دارایی بە زووترین کات بە بڕیارەکەی دابچێتەوە، دەست بە دابەشکردنی موچە بکاتەوە. دوای لێدوانەکەی وەزیری دارایی بەڕاستی سەرجەم فەرمانبەران و مامۆسایان و یەشێتی مامۆسایانی شۆک کرد کە حکوومەتێ بە گەورە و گران بڵێ بەرچاوم ڕوون نییە. ئەمە بەڕاستی ئەوەمان بۆ دەرەخا بێسیقەیی لە بینی خەڵک و حکوومەت زیاتر دەکات. داوا ئەکەین لە حکوومەت لە وەزارەتی دارایی بە زووترین کات موچەکە تەوزیع بکات و ئەوە حکوومەتە ئالێتی تەوزیعکردنەکە دەبێ بگرێتە ئەستۆی خۆی، ناکرێت کە 30 ڕۆژ جارێ موچە بدرێ بکرێتە 45 ڕۆژ و ئەمانە. لە دوای بڕیارەکەی وەزارەتی دارایی بۆ ڕاگرتنی موچە، ژمارەیەک لە پەرلەمانتار و فەرمانبەر و نووسەر لە ڕێگەی نووسینەوە ڕەخنەیان لە بڕیارەکە گرت و بەکارێکی هەڵەیان دانا. لە بەرامبەردا وەزارەتی دارایی لە ڕاگەندراوێکدا ڕایگەیاند ئەو بابەتە لەلایەن هەندێک بەرپرسی نابەرپرس بۆ مزایەدەکردن بەلاڕێدا بردراوە، بۆیە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەسانە دەگرینە بەر. ئەمەش لە کاتێکدایە ئێستا لە ناوەڕاستی مانجی 3 داینە و حکوومەت هێشتا موچەی مانجی 12 ساڵی ڕابردووی دابەش نەکردووە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.